کیس تۆردون و گلۆریا خاوەنی مێژووترین فرۆشگای شیرینین لە جیهاندا. ئەو دوو هاوسەرە بەریتانیا یەکەم جوانیان لەنێو ئەو فرۆشگایەدا بووە کە دەکەوێتە شارۆچکەی پاتێلی بریج لە ناوچەی یۆرشکایەری بەریتانیا. دوای هاوسەرگیریان فرۆشگاکەیان کڕیوە و زیاتر لە 20 ساڵە کاری تێداکەن. کاتێک چاوم بە هاوسەرەکەم کەوت تەمەنم 17 ساڵ بوو، ئەوی 16 ساڵ بوو. یەکەم ژوانمان بردننی بوو بۆ ئەو فرۆشگای شیرینیە و چەندین جۆر شیرینیمان کڕی و مێژی فرۆشگاکەش سەرنجی ڕاکێشاین. فرۆشگاکە بۆ یەکەم جار لە ساڵی 1827 زاینی کراوەتەوە و تاوەکو ئێستا چەند تایبەتمەندێکی فرۆشگاکە پارێزرا و گۆڕانکاری بەسەر نەهاتووە. ئێستا خاوەنەکانی فرۆشگاکە لە هەوڵی فرۆشتنیدان و لە بەرامبەریشیدا داوای بڕی 399,000 جونەی ئێستەرلی دەکەن و کە دەکاتە نزیکەی 521,000 دۆلاری ئەمریکی. هەمیشە نەوەکانم دێنم بۆ ئێرە کە هەر کاتێک سەردانم دەکەن ئەم فرۆشگای شیرینیە لای هەمووان خۆشەویستە و دەدباتەوە بۆ سەردەمێکی تر. یەکێک لە مەرجەکانی خاوەنەکانی فرۆشگاکە بە کڕیاری نوێ ئەوەی کە دەبێتە کاری نوێکردنەوە و نوێژەنکردنەوە لە فرۆشگاکە ئەنجام نەدات و فرۆشگاکە بە کولتوری مێژووی خۆی بمێنێتەوە، چونکە کولتور و ڕەسەنایەتی فرۆشگاکە و ئامێر و بەرهەمەکانی نێو فرۆشگاکەیە کە تاوەکو ئێستا خواستی زۆرینەی ئەو کەسانەی لەسەر هێشتۆتەوە.